ئێوەتان باش میلانی بەڕێز خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی تریەودی و سنوور بەکتەگەینەوە. جارێکی ترەگەینەوە سەر تێگەشتنێکی فراوانتر قوڵتر ورتر بۆ ئەو گفتوگویانی لە بین ئێران و ئەمریکایە هەن. ئەگەر چی لە ماوەی 24 کاتژمێر ڕابردووە جارێکی تر دۆخی هەڕەشەکان و پەلامارەکان و هێرشەکان دەستی پێکردوێتەوە، بەڵام پێ ناچێت دەم جار زۆر بە قۆڵی جارێکی تر بینەری یان بیسەری هەواڵە گەرمەکانی شەڕبین لە نێوان ئێران و ئەمریکایە. ئەوەندەی کە باسوخواز هەیە هێشتاش گفتوگۆکان ژێر بەژێر بەرداوامیانە بێت. بەتەنیشت ئێمەوە دەوانەوێت ئەم جارە ورتر گفتوگۆ لەسەر کاریگەری و لێکەوتەکانی ئەم ناکۆکیانی نێوان ئێران و ئەمریکا، تێگەشتنەکانیان، شەڕەکانیان، ناکۆکیانی نێوانیان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پارچەیەکی تی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بێتێ لە سووریا بکەین. لە ناو سووریاشا ورتر تیشکە خینە سەر سیاسەتی نوێی حکوومەتی ئێستای سووریا بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان لەژێر کاریگەری ئەو گۆڕانکاریانەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێوەچن. ئەمڕۆ لووتکەی ناتۆ لە ئەنقەرە لە پایتەختی تورکیا بەڕێوەچوو. ئێستا ئەحمەد شەرع سەرۆکی ئێستای سووریا یەکێک لە بەشداربووانێ و کۆبوونەوەیە. بەتەنیشتیەوە دۆناڵد ترەمپ وەکو سەرۆکی زلهێسترین وڵاتی گەورەی جیهان پەیامی جیاوازی هەیە و باس لەوە کە ئێستا پەیوەندەکانی ئەمریکا و سووریا پەیوەندێکی پاڕادێکی باشتر بەڕێوەچن جاران. بۆیە مەبەستمە چاوی بخەینە سەر ڕۆژاوای کوردستان، سیاسەتی نوێی حکوومەتی ئێستای سووریا، حکوومەتەکەی ئەحمەد شەرع بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان لە دوای مەرسوومەکە، لە دوای هەڵبژاردنە پەرلەمانیە جۆرا و جۆریەکەی کە بەڕێوەچوو لەگەڵ ئەوەشا ئەو تێگەشتانی کە لە نێوان ڕۆژاوا و دمەشقا هەیە. ئەو ڕێکەوتنامەی کە باسەکرێت دەکرێتە زامنێک بۆ داهاتووی سووریا. کۆمەڵی پرسیای جدی هەن کە دڵنیام لای بەڕێزشتان پرسیارن، بۆیش لەگەڵ میوانەکانم ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەماکەین. هەردوو میوانی بەڕێزم کاک داوت چیچک ڕۆژنامەوانی دەوڵەتی دەستۆدیۆ لەگەڵ ما بێت و هەروەها هاوڕێی بەڕێزم ڤلادیمیر ڤانڤێڵک لە ڕۆژنامەوانی و توێژەری نێودەوڵەتی پێکەوەین گفتوگۆەکەین لە هۆڵنداوە. ئێوارە باش ڤلادیمیر، دێمە لای بەڕێزت حەزەکەم لەوە دەست پێ بکەم کە ئێستا کۆبوونەوەی ناتۆ بەڕێوەچوو و گفتوگۆکان لە بینی وڵاتە جیاوازەکانی ناتۆ دەربارەی جارێکی تر فۆرمەڵایزەیکردنیان داڕشتنەوەی سیاسەتی نێودەوڵەتی بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر باس و خواسەکرێت. سەرنجێکی گشتی دەگەر هەبێت دواتر ئەچینە سەر گفتوگۆ لەسەر تەوەرە جیاوازەکان. لووتکەی ناتۆ بە شێوەیەکی سەرەکی تەرکیز دەکاتە سەر بابەتەکانی بڕۆ بۆ سەرۆک ترامپ هەنێ بژاردەی خستە بەردەم ئۆکرانیا بۆ هەبوونی سیستەمی پاتریۆت و بێگومان بابەتی هێرشەکانی درۆن لە نێوان ئۆکرانی و رووسیادا لە ئارادایە. سەرۆک ترامپ سکاڵای لەسەرەوە هەبوو کە ئیسپانیا بەشدارێکی کاریگەری نەکردووە لە بودجەی ناتۆدا. بە هەمان شێوە سەرۆکی ترامپ لەوەش ناڕازی بوو کە ناتۆ یا وڵاتانی ناتۆ هاوکار نەبوونەوەکو پێویست لە شەڕی لەگەڵ ئێراندا. زۆر باشە. ئەوەی کە ئەگوزەرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا باس لە ئەوە کرێت کە جارێکی تر داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان ئەوەی کە پێوترێت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ، ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە، ئەمەوێ بدانم پێگەی سووریا لەم هاوکەش تازانەیە چییە بێت؟ سووریا چۆن خۆیە بینێتەوە لە دوای ئەو گۆڕانکاریەکە لە سیستەمی حکومڕانیە هاتە پێشەوە؟ ئێمە بینیمان کە کۆتایی بە ڕژیم بەشار ئەسەد هە لە دوای نزیکەی نیو سەدە حکومڕانی و هاتنە سەرکایی ئەحمەد شەرع و جەماعەتەکەی کە پێشتر وەکو ئۆپۆزیسیۆنی سووریا ناویان دەرکرد بوو. ئێستا سووریا پێگەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چۆن هەیە و چۆن نەتوانێت خۆی ببینێت و چۆن ئەکرێت سەیری سیاسەتی سووریا بکەین لە ئێستاە؟ گومانم هەیە کە پرۆژەیەکی وەها بەو شێوەیە لە ئارادا بێت. ئەمە زاراوەیەک بوو لەلایەن جۆرج بوشدا بەکارهێنرا لە سەردەمی شەڕی ئەمریکا عێراقدا و سەرۆکی پێشووتری ئەمریکا جۆرج بوش ئەو زاراوەی بەکارهێنا. بەڵام سووریا بوو بە بەشێک لە ڕوانگەی نوێی ئەمریکا و پەیوەندێکی بەهێز هەیە لە نێوان سەرۆک ترامپ ویدارەی ترامپ لەگەڵ سووریادا لەگەڵ ئەحمەد شەرع و پێدەچێت هەموو سزاکانی سەر سووریا لەلایەن ئەمریکاوە لا ببرێت و ئەوان پیانوە سووریا بووەتە هەوڵێکی
نوێی ئەمریکا و هاوڵێکی تورکیا شامە ئەزانین بێگومانەمە لە سوودی کوردی سووریا نییە کە پێشتر هاوکارێکی بەهێز بوو لە شەڕی دژی داعشدا. ئێستا حکوومەتی سووریا هاوڵێکی سەرەکی ئەمریکا و خۆراوایە و ئەمریکا گرێبەستی نەوتی لەگەڵ ئەو حکوومەتەدا هەیە. زۆر باشە کاکدا زۆر زۆر بەخێر بی خۆشحاڵم کە لەسەر سووریا ئێستا سووریا چۆن ببینین ئێمە ئایا ئەو گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیە هاتە ئاراوە ئەکرێت پێناسەیەکی نوێ بۆ سووریا بدات سووریای کە لە چاوەڕوانی وڵاتانی ناوچەکەیە بێت دراوسەکانی و بەتایبەتیش بۆ کورد؟ بەڕاستی سووریا دوای هاتنی ئەحمەد شەرع و جەماعەتەکەی کەتێ قوناقێکی نوێ طبعا ئەمە ئێمە تازە ئەتوانن ئەوەشی ینی شروع بکەن کە ئەو هاتنی ئەحمەد شەرع لە سەردەسەڵاتی سووریا یەکێک بوو لە پیلانی هێرشکردنی لەسەر ئێران بە تایبەتیش یعنی ئێمە بینیمان فشارێکی زۆر زۆری ئەمریکا و هەروەها ئیسرائیل وڵاتانی ئەوروپی هەبوو لەسەر ڕێبەری خۆسەر و شارڤانان و دەسەڵاتی کوردی لە ڕۆژاوای کوردستان بۆ ئەوەی زوو زوو ڕێکەونە لەگەڵ حکوومەتی دیمەشق ئەگەرنا کاتیان نییە چاوەڕێ بکەن حتانی کاتێکی تر لەبەرەوە ئێمە بینیمان کە گۆڕانکاری بە خێرایی بڕێوە چوون بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان شتی چاوەڕێکراو نەبوون یعنی بە تایبەتی دوای هاتنی تۆم باراک وەکو نوێنەری سەرۆکی ئەمریکا بەڕاستی ئەتوانم بڵێم کە ئەم تۆم باراک کەسایەتێکی ئەوە نۆرمال نییە ئەتوانم بڵێم وەکو ڕۆڵێکی کسینجەر لە کاتی خۆیدا دەبینێت کە لە داڕشتنی سیاسەتی ئەمریکا و ئەستراتیژی ئەمریکا لە خۆڕەڵاتی ناوەڕاست بەر ئەوەی کە ئەزمونێکی گەورە و دەوڵەمەند هەیە لە ناسینی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بە تایبەتی لە چاوپێک کەوتنەکانیدا ئاماجە بەوە دەکرد کە حتانی ینی بەحسی ئەوە دەکرد ئەو ئەزمموی وڵاتانی عەربی وڵاتانی کەندا وڵاتانی ئەوی مەلەکی کە ئەوان زیاتر استقرار و سەقامگیری دێنە ناوچەکە و ئەو وڵاتانەی سیستەمی ناوەندی وڵاتان بە تایبەتی وەکو سووریا وەکو عێراق وەکو تورکیا وەکو وڵاتانی تر کە لە ناوچەکانان ئەوان ئەتوانن زیاتر خزمەت لە بەرژەوەندی ئەمریکا بکەن بوو بکاربن بەرژەوەندی ئەوان بپارێزن لەبەر ئەوە ئێمە بینیمان ئەو لێدوانانەی تۆم باراک ئاشکرا بوون طبعا بەڵام خوێندنەوەکان لەلایەن سیاسەتی کوردەوە پێم وە بوو لاواز بوو یانژی زەعیف بوو بوو ناساندنی ئەمریکا چی دەوێت لە کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کورد لە وڵاتانی وەکو سووریا و تورکیا و عێراق و ئیران لەبەر ئەوە دیار بوو دوای ئەو گۆڕانکاری کە بینیمان لە سووریا ئەوە ئاشکرا بوو پشتیوانیەکی زۆر بەهێز زۆر بەقووەت بوو دەسەڵاتی نوێی سووریا کرا بە تایبەتی بە قووەتکردنی دەستی ئەحمەد شەرع لە دەسەڵاتی سووریادا لیستی تیرۆر و سزاکانی سەر سووریا هەموو ئەوان و حتانی ئێستا بەحسی ئەوە دەکەێت یعنی دۆناڵد ترامپ کە ئەڵێ ئێمە ئەتوانن لە ڕێگەی سووریاوە کۆنتترۆلی دۆخی لوبنانیش بکەن یعنی ئەمە دیارەکە ئەوە پیلانیان فراوانتر هەیە ئارمەنجی سەرەکی ئەوەش ئەوەیە کە بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی ئیسرائیل و ئەو هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ئیران لە ناوچەکە و ئەو لایەنانی کە سەر بە ئەوان هەوڵبەندی ئەوان لە ناوچەکە و بتوانن بن شتێکی نوێ ینی نەخشەیەکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرجەستە بکەن بۆ ئەوەی بتوانن ئەم وڵاتانە زیاتر بەرەو ناوەندی بن ئەوان نییە بەرژەوەندی ئەوە وڵی ئەوە مافی گەلانە ئەوە ملەتی بندەستن ئەوان ئازادی و خوازن ئەوان شەڕی تیرۆریان کرد لە جیاتی ئێمە و توانین توریان ڕابگرن ئەمانجی ئەوان نیە ئارمانجی ئەوان ئەوەیە کە دەیانەوێ ئاسایش و ئەستقراری ناوچەکە هەموو بخنە ژێر کۆنتترۆلی خۆی زۆر باش بەڕێز ولادمیر ئەو دۆخی کە لە ڕابردووە لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل بەڕێوە چوو شەڕێکی
دوو قۆناغی جیاواز لە ساڵ ڕابردووە بینیمان شەڕێکی 12 ڕۆژە و ئەم ساڵیش شەڕێکی 6 هەفتەی دوجار پێگەی وڵاتە جیاوازەکانی ڕۆژهەڵات ناوەڕاستە گۆڕیوە بۆ منە هەندێک باس لەوە کە ئێستا ئەگەریەوە هەیە کە ئەمریکا جۆرەکان ڕێگای کردبێتەوە بۆی کە تورکیا باڵادەستی ڕۆژهەڵات ناوەڕاست بێت لەناو سووریای بە دیاریکراوی ئێمە هەست بە هەژمونی سووریاکەین تورکیاکەین ناوخاکی سووریا ئەم پێگەی سووریا کە ئێستا هەیە ئەکرێ هەر بۆ شەوەی بە پراوێزخراوی بمێنێتەوە یان سووریا هە لەژێر کاریگەری تورکایە ئەبێت یان نەخێت سووریاش دەتوانێت تا ڕادەیەک سەربەخۆوە سەری داهاتووی خۆی بکات. تاوکو ئێستا پێدەچێت سووریا هێشتا لەژێر کاریگەری ڕاستەوخۆی تورکیادا بێت بە ڕۆڵی تورکیا ڕۆڵی گروپەکانی سەر بە تورکیا تەواو تێکەڵ بوو لەگەڵ سوپای سووریادا و ئەبینین ڕۆژانە نا بەڵام مانگانە سەردانی دولارە هەیە لە دوای تورکیا و سووریادا لە دوای کار بەدەستەکانیاندا و ڕێڕەوەیەکیان دروست کردووە بەرەو ناو سووریا تورکەکان ئەمەیان کردووە بۆی هاوسەنگیەک لەگەڵ کاریگەری ئیسرائیلدا دروست بکەن لە سووریا و ئەزانین کە وڵاتی تریشان وەکو قەتەر وەکو ئیمارات کە ئەوانیش ئارە کاریگەری خۆیان بسەپێنن و سەرۆکی فەڕەنسا ئەمێنی کە لەم دواییە سەردانی سووریایی کرد هەرچەندە هێشتا گروپی چەکداری هەن لەناو سوپاوە کە سەر بە تورکیان وە کاریگەری تورکیا بەم زوانە لە سووریا کۆتایی نایەت بەڵکو چالاکترە بێت وەشوە بێنی کە دوای هەراسهێنانی ڕژێمی بەعز لە عێراق بینیمان کە گروپە چەکدارەکان چەندێک ڕۆڵیان هەبوو و ئێران ئەو ڕۆڵەی قۆستەوە کە کاریگەری هەبێت تورکیا شەمان شت دەکات و ئەحمەد شەڕە پەیوەندی باشە لەگەڵ تورکیادا زۆر باشە دەکرێت لەو بکەینی کە وا تێ بگەین کە بۆ نمونە سیاسەتی نوێی سووریا بەرامبەر بە کورد لە ڕۆژاوای کوردستان چۆن هەڵبسێگێنین چەند جێگای ئومێدە بۆ داهاتووی ڕۆژاوای کوردستان بەتابەت لە دوای دەرچوونی مەرسومی کۆماریەوە بەرامبەر بە مافەکانی کورد خوێندنی کوردی زمانی کوردی پێداین ڕەگەزنان بە هاوڵاتیانی ڕۆژاوای کوردستان ئەم ئەوەی کە هەیە گەشتبینیە بەرامبەر بە داهاتووی کورد لە سووریا یان نەخێر ئێمە ناتوانین زۆر گەشتبین بینین. ئەو پرسیارێکی زۆر باشکە لێم ئەەکەیت تاوەکو ئێستا بارودۆخەکە زۆر لاوازە ڕێکەوتنی یەکخستنی کورد لە ناو دەوڵەتی سووریادا هێشتا بەڕێوەیە هەنێ حاڵەتی پێکدادان هەیە لە ئاستی بچووکدا دەستگیرکردن هەیە بەڵام تاوەکو ئێستا سەر خۆیەکی یاخۆ بەربێتێکی سنوورداریان هەیە بێگومان ئۆکو بینیمان لە ئێران چۆن دوای شۆڕشی ئیسلامی کوردەکان ڕۆڵی خۆیان تاو لە دەستدا هیوادارین بەو شێوەیە نەبێت لە سووریا و کۆماری کوردستانمان بینی لە ئێران کە دوای ساڵێک هەرەسی هێنا بەڵام مەرج نییە کە کورد بە تاوی ڕۆڵی خۆی لا داهاتوودا لە سووریا لە دەست بدات ئەوان هێشتا خاکێکیان ڕوبەرێکی زەویان لە ڕۆژئاوا لە بەردەستایە و ئامادەیان هەیە لە پەرلەمانی سووریادا بەڵام پاش 5 ساڵ ئەوە نییە کە چاوەڕێمان کرد هیواداری لە دەستوردا شوێنیان بێتەوە و بزانین لە داهاتوودا چۆنە بێت چکە ئەدامانی پەرلەمانی کورد لە پەرلەمانی سووریادا ئەو دەسەڵاتیان نییە بەڵام لە تورکیادا بینیمان کە کورد لە پەرلەمانی تورکیادا چەندێک کاریگەر بوو بەو هیوای کە ئەوانش لە داهاتوودا لە سووریا کاریگەر بن بۆیە ئەبێ ببینین لە ئایندەدا چۆن ببینیم بزانین لە ئایندەدا چۆن دەبێت ئایا سووریا ئایانوێت کورد پارچە پارچە بکە دابەشیان بکات لە نێوان بۆ نمونە لە پەیەدە و هێزەکانی سووریای دموکرات
بۆ یەکێتی سووریا بەو شێوە کار ناکات کە پێویستە ئەو یەگرتوویە نییە. زۆر باشە. کاک داود، ڕۆژاوای کوردستان دوای ئەو مەرسومی کۆماریەکەوە تا ئێستا ئەوەی کە هەیە ئێستا چۆن سەیری پێگەی کورد دەکەن ناو سووریایە؟ کورد هێشتا ئەتوانێت خۆی وەکو شەریکێکی ئەم حکوومەتەدا بنێ یان نەخێر تەنیا کۆمەڵێک مافی سەرەتاییە و زۆر جێگەی ئومێد و گەشتبینی نییە؟ بەڕاستی یانی ئەوکو پێشترش بە بەحسمان کرد ئەو شتێکە لە ڕۆژاوی کوردستانی دەگوزرێ نەلگوری خۆستی خۆبڕێبەری خۆسەر بوو، نەلگوری خۆستی کورد بوو و ئێستا شار نەلگوری خۆستی کوردە ناچاری بوو بەڵام ئەبێ ئێمە لەگەڵ ئەم وەزعی ئێستا تعامل چۆن تعامل بکەن. ئەوە گرینگە لەمە دووە ئێمە بینیمان ینی هەڵبژاردننی پەرلەمانی کران کە هەرچەندە دژبارتنێکی ئەو بوونیانی شکلی بوون، بەڵام ئەبواە کورد بەهێز و بە قووەت پشتاری بکردایە و مەسلەی ئێستا پارێزگەری حەسەکە کووردە ئەبواە ئێمە بتوانیبانە بەرپرسی شاری قایمقامی قەزای کوبانێ بکردە بە کورد سربەخۆمان لە عفرین بە هەمان شێوە و ئەبێ کورد لە گفتوگەکانی تەنیا لە مەسلەی بواری عسکەریدا تەنیا گفتوگو نەکردبایە ئەبوو لە بواری سیاسیش ماف و داوای خۆی هەبووە، یعنی کە حکوومەتێکی ئێستا کە هەی هەرچەندە حکوومەتێکی کاربڕێکەرە بەڵام ئەبێ کورد ڕولی هەبووە لەم حکوومەتی ئێستادا کورد داوای پست بکردە بۆچی نابێ ئێمە بڵێن ئێمە نەبوو پست کار دەکەن یا نەبوو بوو پست خەبات دەکەن نابێ ئەبێ ئێمە پست وەرگرن بوو بتوانە بن بوونی خۆمان لە ناو حکوومەتی ئێستادا هەبێ مادام وەزعێکی فەرز کراوە ئەبێ خۆمان جیانەکەنەوە خۆیان دوور نەخنە لەو مەوزوعە. منعاتی من ئەمە هەڵایەکی هەبوو لە مەسەر بۆ نقطەیەکی تریش هەیە کە کورد حتا ئێستاژی یەک نییە یەک ڕێز نییە لە ڕۆژاوی کوردستان بوو داوای مافی خوب بکە. ئێمە بینیمان لە عێراق دوای ڕوخانی سەدام حوسێن بینیمان کورد هەرچەندە ناکوکی خۆیان هەبوو لە ناو خۆیاندا بەڵام دەکەچوونە لە بەغا دانیشتن بێگرتو چوونە بەغا داوای مافی خۆیان کردن بەڵام ئێمە ئەو خالی لاوازمان هەیە کە تا ئێستا کە دوو بەرەی سەرەکی هەنەی ڕۆژاوی کوردستان وەکو ئەنەکەسە و وەکو ئەنجومەنی خۆبەڕێوەبەری و لەگەڵ چەند هێزی لاینێکی تر دەروەی ئەو هەردوو ئیتارە ئەوە هەرچەندە کۆنفرانسیش کرا بینیمان کۆنفرانسێکی ئەوەندە بناوبانگ ڕێکخرا لە قامشتو بەڵام ئەنجامی ئەو کۆنفرانسە نەبوو و ئێستاش ناکۆکی زیاتر قوڵتر بوونەوە لە نێوان هەردوو براکە دلبەرەوە ئەمە خاڵێکی کاریگەری زۆری هەبوو لەسەر یەکڕێزی و یەکدەنگی کورد بوو داوای مافی خۆی بکەم. ئێمە بینیمان هەرچەندە لە 210 ئەندام پەرلەمانی سووریادا ئێستا تەنیا 11 ئەندام پەرلەمانی کوردان ئەوانیش تەنیا لەسەر بەلایەنەکەن لەبەرەوە ئەمە کاریگەری لەسەر وەزعی کورد سیاسی خۆیان نەبوو با بڵێن بایکۆتی نەخیان کرد ئەو باڵێن خۆسەری وتیان ئێمە بەشداری ناکەین و نەچونە ناویەوە. وەڵڵاهی ئەوە یعنی بەڕاستی ئەگەر بایکۆتیش بێ یعنی بەڕای من کاتی خۆی نەبوو هەرچەندە وەزعەکە نەل ساڵحی ئێمە بوو نەل بەرجەوەندی ئێمەدا بوو مادام کورد ئەبێ بچێتە پەرلەمان هەر چۆنێک بێ ئەبێ نوێنەری خۆمان هەبێ یعنی ئەبێ نوێنەری خۆمان هەبێ هەرچەندە کورد هەن یعنی کوردی مەسەن سەر بە ئەنەکەسە ئێستا وان زیاتر هاتنە پێشەوە بەڵام ئەبێ لە پستی وزاریش ئەبێ داوا بکەن یعنی مەسەن جنەرال مەزلوم عەبدی ئەبێ پستێکی باڵاتر وەرگرتە لە ناو سیستەمی حکومرانی سووریادا هەر سەرکردەکانی تری خۆبەڕێبەری خۆسەر ئەبێ پستی تریان وەربگرتە تەنیا لایەنی سەربازی وەکو ئەنتەگراسیۆن وەکو ئەندیماجیان تێکەلکردنی هێز حتا ئێستاژی هەرچەندە بە زۆر کەسب و ئاستانگی هەنە بوو بڕێوەچوونی ئەو پرۆسەیە بەڵام ئەو پرۆسە هەر ئەبێ بچێت یعنی وەزعی سووریای ئێستا لە قوناخی نوێدایە و ئەم قوناخی نوێ هەرچەندە خۆبەڕێبەری خۆسەر سەرکردەکانی کورد لە ڕۆژاوە دەبێن ئێمە بە باشی بچنە ناو ئەو پرۆسەدا بەڵام حتا ئێستاژی ئەو گێمەکورتی هەنە بوو بە شێوازێکی باش بچنە ناو ئەو پرۆسەیە لەبەر ئەوە ئەبێ ئێمە کورد بە پێی قەباری خۆمان بە پێی هێزی خۆمان ئەبێ ئێمە نوێنێتی خۆمان لە ناو حکوومەتی ئێستای سووریادا زۆر باشە. کورد دەبێت لە چ شتێکا داوای بۆ منە چاوەڕێبگا حکوومەتی سووریا هاوکار بێت ئەو باسەکرا بینیمان پێشتر مەوزوعی زمانی کوردی هاتە ئاراوە مەوزوعی پێدانی جنسی و ڕەگەزنامە هاتە ئاراوە خوێندن بە زمانی کوردی هات چیتر هەیە کورد دەبێت دوایەوە بێت بەقەناعەتی من ئێستا ئێمە دەبینن یعنی وەک چۆن لە باکووری کوردستان ئێمە دەبینە حزبێکی سیاسی هەیە ئەبێ کەیەنێکی سیاسی بە قووەت هەبێت لە ڕۆژاوی کوردستان بوو بکارە بێت نوێنێرەتی خەڵکی ڕۆژاوی کوردستان بکە نەتەنیا خەڵکی حەسەکە و قامشل و عەفرین کورد من هەیە لە دیمەشق بە هەزاران خەڵکی خۆمان لە حەما هەیە طبعاً ئەو کوردانە بەڵکو خەڵکێکی وەکو خۆمان بڵێن وەڵڵاهی ئەوان کورد نین یان لە ناو چوون یان لە بیریان چووە وان نییە کە ئەوان ببینن
کورد بژیرانە و عقلانە کار دەکات هەموو دەرچن ئەڵێ ئێمەش کوردن بەتاکید وای خۆی سەب کوردمانێ لە بەغای لەبەر ئەوە ئەبێ ئێمە قەرە هەمانە لە ئەبێ ئەو شەرت و مەرجە بخۆڵقێنن کە ئەو کوردانش بڵێ ئێمە کوردن خۆیان وەرنە پێشەوە لەبەر ئەوە یعنی وزعی کورد لە سووریادا ئەبێ لەسەر ئاستی سووریا بەگشتی کار و خەبات بوو بکرێنە تەنیا لە سێ شاری ڕۆژەوەی کوردستان بەقەناعەتی من ئەبێ کورد زیاتر وەرنە پێشەوە بوو بۆ ئەو مەسەرە بچنە ناو سیستەمی نووی سووریادا. زۆر چاکە. بەڕز ڤلادیمیر کورد ئێستا لە ڕۆژاوای کوردستان لە خناو خاکی سووریایە جۆرەکان هاوبەشێکی هەیە لە ئیدارەدانی ناوچەکانی خۆی. ئەو ئاڵنگاری گەورانە چین لە بەردەم کووردا کە ئەکرێ وەکو ئاڵنگاری ئایندەیی بۆ داهاتوو سەیران بکەین. یعنی تەسەوڕەکەی چی بێتە کێشە بۆ ڕۆژاوای کوردستان بۆ کورد لە ناو خاکی سووریا؟ پێم وایە کێشەی سەرەکی ئەوەیە ڕاستە ئەو مەرسومە کۆماریە هەیە بەڵام ئەمە پێزانینێکی دەستوری نییە بۆ پێزانینی پێگەی حەسەکە و پێگەی کۆبانێ بۆیە هەموو کاتێک مەترسیەک هەیە کە ئەو ناوچانە توانێت خۆبەڕێبەرێتیان لێ بسەنێتەوە و حاڵەتێکی دیموکراتی ڕاستەقینە نەبێت ئێمە باسی هەڵبژاردنەکانی سووریامان کرد بەڵام هەڵبژاردنەکانی عێراق نەبوو بەڵکو زۆرێک لە کۆمیسیۆنی هەڵبژاردن بوو کە هەنێک خەڵک تایدا بەشداری کرد بۆیە بە شێوەیەکی گشتی 15,000 کەسێک نەیتوانی خەڵک دەنگ بدە بۆیە لەبەرەوەی پێزانینێکی داپێرانی دەستوری تاوەتی نییە بۆ خۆبەڕێوەبەرێتی کورد لە سووریا بۆیە کێشە هەیە و بەهەمان شێوە ئەمە کۆماری عەرەبی سووریامان هەیە کۆماری سووریامان نییە بۆیە لە ئایندەدا دەشێت دیمەشق حاکمی حەسەکە لەبات چکە هەڵ نەبژێراوە دیاری کراوە جێگری وەزیری بەرگری لەبات لە پۆستەکەی بۆیە ئەشێ هەموو کاتێک کۆنتترۆڵێک هەبێت چونکە ئەکرێت ئەم مەرسومە لە کار بخرێت و خەڵکی کورد بە تەواوی بە ئەبژداریان لە هەڵبژاردن نەکردووە و بەو شێوەیە نەبووە کە لە تورکیا لە عێراق بەڕێوە چووە بۆیە لە ئایندەدا هێشتا ئەو لیوایە هەیە لە سوپا کە بینیمان لیوایەک پێکهێنرا چەند لیوایەک پێکهێنرا هێشتا ئەم لیوانە لە بارودۆخێکدان کە یەک نەخراون بە شێوەیەکی ڕەسمی و لە ناو سوپادا و هێشتا کێشەیان هەیە بۆیە تا ئەو کاتێک کە داپێرانێکی دەستوری نەبێت وەکو هەرێمی کوردستان لە عێراق کە لە دەستورا دانی پێدانراوە ئێمە بەردەوامە و کێشەمان ئەبێت لە ئایندەدا و جگە لەمەش هیچ کاتێک بەو شێوەیە کە پێویستە باسی مافەکانی کورد ناکرێت و مەرسومە کۆماریە لە دەستوردا نەهاتووە. زۆر باشە ئێمە زانین لە ناو سووریایە دەیان زۆر جار سەدان گروپی چەکداری جیاواز هەبوون پێش ئەحمەد شەرع وە لە سەردەمی ئەحمەد شەرعیشا هێشتا بەشێک لەو گروپە چەکداریانە ماون بینیمان لە چەند مانگە ڕابردووە پێکدادان لە بینی کورد لە ڕۆژاوای کوردستان لە شارە جیاوازەکان لەگەڵ ئەو یەکە جیاوازانەی کە هەندێکیان سەر بە حکوومەتن و هەندێکیان لە دەرەوەی یاسای حکوومەتن ئەم گروپە چەکداریانە ئێستا تا چەندە کاریگەریان هەیە و تا چەندە ئەتوان ببنە مەترسی بەردەوام بۆ سەر ڕۆژاوای کوردستان؟ ئێمە تەنگژەی زۆرمان بینی لە نێوان گروپە خێڵەکیەکان کە دڵیان خۆش نەبوو بۆی کە کورد هەنێ ناوچە کۆنتترۆل بکەن لە نێوان بۆ نمونە دەهاتیە عەرەبیەکان دەهاتە عەرەبیەکان لەگەڵ هەندێ ناوچەی کۆبانێ و لەو شوێنانەی کە بەتایبەت گروپە خێڵەکیەکان باڵەدەست بوون و ئاڵای کوردستانیان داگرت ئەم ناوچانە لەبەرەوەی هاوسنوورن لەگەڵ ناوچە کوردیەکان و ئەش زانین کە هەنێک کەمینەی تریش هەن وەکو کەمینەی مەسیحی ئەوان ڕەنگە عەرەب لەو ناوچانەدا ئاسوودار نەبن بەوەی کە کورد باڵەدەست بن بۆیە هەنێک دەنگۆش هەیە لەبارەوەی کە
هەن ناوچەی عەربی کۆنتڕۆلکە لە عەرەبەوە لە حەسەکە دروست بێت ئەمە وەکو داواکاریەک گوایە لە ئارەدایە بێگومان ئەو تەنگژانە بارودۆخەکە بەرەو خراپتر ئەبە و هەنێ حاڵەتی دەستگیرکردن هەبووە کورد لە بازگەکان دەستگیرە کرێت لەلایەن هەنێ هێزەوە و ئەڵێن هەنێ جار ئەڵێن ئەمە ڕێکەوت بووە لە کاتێکدا کە حاڵەتی مردنیشە بووە یەکێک لە کێشە هەرە گەورەکانیش ئەوەیە کە ئەو خەڵکەی کە هاتوتە ناوچە کوردیەکان چۆن ئەکرێت بگەڕێنەوە شوێنی خۆیان و چۆن خەڵکی کورد بگەڕێنەوە ناوچە کوردەکانی خۆیان وەکو عەفرین لە کاتێکدا کە موڵک و خان و باخەکانی هەنێکیان داگیر کراوە و هێشتاش خەڵکی عەرەب ئەژین کە شوێنی ڕەسەنی خۆیان نییە بەتایبەت پاش دوای دەستێوەردان و لەشککێشی تورکیا ئەم عەرەبانە هاتوو بۆ نمونە لە سەریکانێ و ئێمە ئەبین کە شارۆچکەی سەرکانێ نیوەی عەرەبە نیوەی کووردە وەوێ بزانی کە ئەم ئاوارانە چۆن ئەگەڕێنرێنەوە ئێمە بینیمان سەرۆک ماکرۆن سەردانی دیمەشقی کرد و چاوی بە هیچ سەرکردەیەکی هێزەکانی سووریای دموکرات نەکەوت چکە مەزلوم چوو بۆ ئەوروپا بەڵام ئەو پێویستی ئەوەنەی بە دیمەشق بۆ ئەوەنە پێویستی بە ماکرۆن نەبوو بۆیە فشارێکی زیاتر پێویستە بۆ سەر حکوومەتی دیمەشق بەڵام کێشەکەش ئەوەیە کە کورد پەیوەندی نێودەوڵەتی فراوانی نییە زۆر باشە کاک داود باسی ئەو ویناکەم ئەو سەردانەی ماکرۆن ئەمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بە دۆستی کورد ناسراوە یعنی بە لە ڕابردووە لە 5 ساڵ ڕابردووە هەمیشە بۆ ڕۆژاوای کوردستان وەکو دۆستێکی نزیک سەیرەکە پشتیوان بوو زۆرجار لە بەردە مافەکانی کوردیە کرد ئێستا کە لە سووریا بوو ئەم ماوەی ڕابردوو چەند کاتژمێری ڕابردوو وەکو بەڕێزبادمیش گوتی هیچ کۆبوونەوە و ئەوەیەک نەبوو لەگەڵ نوێنرانی کورد لەگەڵ کەساتی کوردەکان ئەم پەیوەندی بە جۆری مامەڵەکردنیەتی لە سراسی دیبلۆماسیەت یان نەخێر جۆرەکانەکرێت وەکو پەراوێستخستنێک سیر بکرێت من قەناعەتم وایە ناوە پەراوەخستن نییە بەڵام جۆرێکە لاوە کە تەنیا حەسابی بوو دیمەشق ناکێ کە سەرۆکی فەڕەنسا دێتە دیمەشق حساب بۆ وڵاتانی تر دەکات کە لە ناوچەکە هەنە یعنی حساب بۆ تورکیا دەکات حساب بۆ وڵاتانی تر دەکات کە کوبوونەوەی ناتۆ ئێستا لە تورکیای لە ئەنقەرەیە ئەوە ناوێت کە ڕوبەڕووی هەنێک ڕەخنە بێت لە کاتەدا کە بوو بۆچی ئەو سەردانە کردوونە لەگەڵ کورد کوبووتەوە لەبەرکەوە بقەناعەتی من گرنگی زۆری دایە بە مەسەلەی دیمەشق ئێستا حکوومەتی وڵاتانی ئەوروپا هەموو چاوی لاوەیە کە چۆن بتوانن لەگەڵ دیمەشق لەگەڵ حکوومەتی ناوەندی پەیوەندیانێکی باشیان هەبێت بۆ ئەوە بتوانن بن هەموو استثماراتی خۆیان و پەیوەندی خۆی باشیان هەبێت و فەڕەنساش بە تایبەتی بۆ سووریا گرنگە کە پێشترش لەژێر سووریا لەژێر کۆنتڕۆلی دەسەڵاتی فەڕەنسا دەبوو هەر لوبنانیش بەمان شێوە لەبەرەوە ئەو سەردانی ئێمەنەوەڵ ماکرۆن بە ڕاستیە گەرە بە چاوێکی سیر بکەن سەردانێکی زۆر گرنگ بوو یعنی تەنیا بوو کورد ئێمە ئەگەر بە تەنیا بوو کورد حساب بکەن ئەوە شتێکی جودا بەڵام بوو سووریەک بگشتی بوو داهاتووی سووریا کە یەکەم سەرۆکی ئەوروپا دێتە دیمەشق و لەگەڵ دەسەڵاتی نو کۆ دەبێتەوە ئەوە چەند پەیامی پێ بوو تەمان لە کوبوونەوەکەی خۆی باسی ئەوەش کردبوو کە بوو ئەبێ مافەکانی کورد ئەبێ لە بەرچاو بگرێت بوو مەسەلەی قەسەدە و هێزەکانی سوورەی دیموکرات ئەبێ ئەوانش ڕۆڵی چالاک و کاریگەریان هەبێت کە ئەوان دوستی ئێمە بوو لە شەڕی دژی تێرۆر و شەڕی دژی داعش و ئەوانە بەحسی ئەوەشتا کردبوو لەگەڵ حکوومەتی ئەحمەدە شەرع بەڵام ئەوە معنای نایە کە کوو نەبووتە لەگەڵ نوێنەری کورد بە تایبەتی لە دیمەشق ئەوە بقەناعەتی من ئەو مەسەلەی لە بواری دیبلۆماسیدا حسابی هەنێک شتێن تری کردووە بەڵام ئەو سەردانە لە کاتی خۆی تایبەتی لەم فترەیە کە سەردانی ئەحمەدە شەرع بوو بۆ تورکیاش ئەو پێشوازیە گەرمە و بە تایبەتی ئەو پێشوازی دۆناڵد ترامپ بوو ئەحمەدە شەرع و ئەوەندە احتیمامی پێ دەکات ئەوە طبعا دیارە ئەوان دەیانەوێ ڕوولێکی نوێ بدەن حکوومەتی نوێی سووریادا ئەوان طبعا مقارنەش ئەوە دەکەن حکوومەتی سووریا یان حکوومەتی عراق لە دوای ئەو هەردوو پرۆسەیەدا کەمیان زیاتر دەتوانن خزمەت بە بەرژەوەندیەکانی ئەوروپا و ئەمریکا بکەن لەبەرەوە ئەم سەردانە بقەناعەتی من بوو کوردیش باش بوو بەحسی ئەوەشی کرد
بەڵام ئەبێ ئەوەشی ببینن یعنی لە سووریا ئەبێ کورد زیاتر وەرە پێشەوە یعنی کاک دکتۆر لە مێژووی سووریادا کورد بوو بەسەر و کومار و بەسەر و وەزیران یەکەمین حکوومەتی کە لە دیمەشق دوای ڕۆشتنی فەرەنسا دەرچوونی فەرەنسا لە سووریادا کورد بوو محەممەد عەبدوڕەحمان العابد بوو دوای ئەوە چەند سەر و کۆماری سووریا هەر کورد بوون یعنی لەبەرەوە ئەبێ کورد لە سووریادا بە عقلێتێک و زێنیەتێکی تازە تعامل لەگەر ئەوە صعب بکەن ئارمانجی سەرەکی ئێمە کورد چی بێ لە سووریادا هەرچەندە ئێمە مافی نەتەویمان هەیە مافی وەکو خەڵک وەکو گەل هەیە هەرچەندە هەموو حزبەکانی ئێمەی لە ڕۆژەوەی کوردستان هەموو بەحسی ئەڵێن ئێمە قەضیەت شعب و ئەردن لە سووریادا بەڵام ئەوە دەبینن ئەو شعاراتەنە تەنیا کافی نین ئەبێت تو بە فعلی بچێتە ناو مەسەلەکەوە ئەبێت تو عیلاقاتێکی باشتر هەبێ هەم لەگەڵ حکوومەتی سووریا هەم لەگەڵ وڵاتانی ئەوروپا و وڵاتانی ناوچەکە بۆ بتوانە بێت ئەو داوای مافی خۆ یعنی بکەتە بخەتە ناو دستوری سووریادا لەبەرەوەکو میێوانی بەڕێز تەنیش بەحس کرد یعنی هەرچەندە مەرسومیش دەرکران هەرچەندە گۆڕانکەری لە خیتابی بەڵام ئەبێ لە دەستوری داهاتووی سووریادا گرنگ ئەوەیە کە مافی کورد بخێتەنەوە ئەو دەستورەدا و کوردیش وەکو شریک وەکو هەڤبەشێکی ڕاستەقینە ببینێ لە داهاتووی سووریادا نەوەکو مافێکی زڵم لێکرا و هەر ئەبێ داوای مافی خۆ بکە ئەبێ ببێ هەڤبەشێکی ڕاستەقینە بخەنات. بەرز ڤلادیمیر بەتەنیشت قسەکردن لەسەر سەردانەکەی ئیمانوێل ماکرۆن بۆ دیمەشق و کۆبوون لەگەڵ ئەحمەد شەرعا حەز دەکەم سەرنجێک بزانم لەسەر دەربارەی ئەوەی کورد لە 5 ساڵی ڕابردووە ڕۆژاوای کوردستان دیبلۆماسیەتێکی بەقووەتی دیبلۆماسیەتێکی زۆر باشی بەکارهێنا بەرامبەر بە وەرگرتنی پشتیوانی دەوڵەتی چ لە ئەمریکا چ لە ئەوروپا بۆ ئەو ڕۆژاوای کوردستان ئەم دیبلۆماسیەتە کاریگەری هەبوو لەسەر پاراستنی مافی کورد لەسەر کەمترکردنەوەی ئەو هێرشانێکی ئەکرانە سەر کورد چ لە تورکیاوە چ لایەن مابڵین وڵاتانی ترەوە ئێستا کورد چۆن توانێت سوود لە دیبلۆماسیەتی خۆی لە دەرەوە وەربگرێت؟ هەروەکو وتت ساڵانێک لەم و بەردەوام جەختیان لەوە کردەوە کە لۆبی بکەن و سەرنجە لەسەر مافەکانی مرۆڤ بوو بەڵام ئەمڕۆکە سەرکردەکانی کورد سەردانی وڵاتانی دەرەوەکەن و سەرۆکی وڵاتان ئەبینن بۆ ئەمریکا بۆ وڵاتانی ئەوروپا بۆ یۆنان بۆ وڵاتانی تر و کورد پێشوازیان لێکرد لە ئاستێکی بەرزدا لە کاتێکدا کە لە ساڵان ڕابردوودا کورد لە شاخەکان خەباتیان نەکرد جەنەڕاڵ مەزلووم چەندین پەیوەندی تەلەفۆنی لە ئاستی بەرز ئەنجام داوە لە کۆبوونەوەی گەورەدا لە ئاستی نێودەوڵەتیدا لە دەرەوە بەشداری کردووە لە کۆبوونەوەی ئاسایشی لە ئەڵمانیا لە وڵاتانی تریدا بۆیە پێم وایە کورد لە ئاستی دیپلۆماسیدا تا ڕادێکی زۆر سەرکەوتوو بوون بە شێوەیە کە بتوانن بەرگری لە مافەکانی خۆیان بکەن و دڵنیا بنەوە لەوەی کە مافەکانیان دانی پێدادەنرێت لەلایەن دەوڵەتانی دراوسێ بەڵام هێشتا ئەو ئاڵنگاری ئەمێنێت لەبەرەوەی دەوڵەتیان نییە بۆیە زۆر قورسە ئاکتەرێکی نادەوڵەتی بتوانێت دیپلۆماسیەکی بەهێزی هەبێت بەڵام لەگەڵەوەشدا بە بەراورد بە ئەکتەرانی نادەوڵەتی تر وەکو تامیلەکان بۆ نمونە بە بەراورد بەوان دەستکەوتی گەورەتریان هەبووە بەتایبەت هەرێمی عێراق کە پێگەیەکیدان پێدانراوی نیە وەکو دەوڵەت و ئەمڕۆ فشارێکی زۆر ئەبینین کەوا کات بۆ بێگمە هەرچەندە کوردەکان ناسن و جارێکتر لە شاخ شەڕ بکەن چونکە ڕاستە شەڕی درۆن لە ئارادایە کە بێگومان کورد لە سووریا ناتوانێت بەرەنگاری شەڕێکی تەکنۆلۆژی نوێ بێتەوە لە سووریا بۆیە ئێمە بۆمان دەرەکەوێت کە دیپلۆماسی چەندێک گرنگە بەتایبەت لە سووریا بەتایبەت لە کاتێکدا کە ڕێکەوتنێک لە ئارادایە لەناو هێزەکانی سووریای دموکرات و دیمەشقدا و لە ئاستی بەرزیشدا بۆ ئەیانەوێت چارەسەرێکی جدی بدۆزنەوە بۆ ئەوەی کە ئەو ناکۆچیان دەست پێ نەکەنەوە بۆیە ئەتوانین ئێستا بڵێن چارەسەرێکی تەواوەتی نییە
بەڵام وەکوۆژ نییە کە بە ترسیەکی وا بێتەکایەوە کە شەڕ دووبارە بێتەوە. ئەبێ ببینیم بزانین لە کۆتاییدا ئەنجامەکە چۆن نەبێت. بەماشەوە ئێران و تورکیا و عێراقیش بارودۆخی سیاسی جیاوازیان هەیە، کەیسی جیاوازیان هەیە. زۆر باش. ئێمە ئێستا بینەری ئەوەین کە ئێران ناویسی کە نزیکەی 50 ساڵ هاوکاری ڕژەمی بەشار ئەسەد بوو لەگەڵ بنەماڵەی بەشار ئەسەددا پەیوەندی و هەر لە حافزە سەدەوە پەیوەندێکی زۆر باش تۆڵی هەبوو. ئێران کۆتایی هاتووە، دەستی ئێران لە ناو سووریا کۆتایی هاتووە. ینی ئەو کاریگەری و هەژمونە فراوانی کە ئێران لە ناو خاکی سووریا هەبوو بە هەمان سیناریۆ لەلایەن تورکیا و دووبارە ئەبێتەوە چاوەڕوانەکراوە، ینی تورکیا ئەوەندە ئەو هەژمونە بەهێزەی هەبێت کە وەکو چۆن سووریا هەیبوو وەکو چۆن ئێران هەیبوو. پێم وە ڕۆڵی تورکیا لە سووریا بەردەوام ئەبێت تا ئەو کاتەی حکوومەتیش تازە نابێت. ئێستا حکوومەتی شەرع لە تورکیاوە زۆر نزیکە، بۆیە لەگەڵ کۆتایی هاتنی کاریگەری ئێران چۆن کاریگەری ئێران کۆتایی هات لە ناوچەکەدا، تورکیاش کاریگەرەکە ڕەنگە کۆتایی بێت ئەگەر حکوومەتێکی تازە و جیاواز بێتەکایەوە. ئێمە بینیمان کە چۆن ئێران کۆنتترۆڵی هورموزی کرد و کێشەی دروست کرد، بەڵام ئێران بۆی دەرکەوت کە ئەتوانێت چەنە کاریگەر بێت، چۆن بە درۆن ئەو ناوچەی هێنایە لەرزە کە کاریگەری نابێت، ئەو کێشە کاریگەری نابێت لەسەر بەرژەوەندەکانی ئیسرائیل، بەڵام ئەو دەرفەتیان لە کی چوە لە ئێستادا. بۆیە پێم وایە بارودۆخەکە زۆر گۆڕاوە بە پێچوانەوە لە بەرامبەردا کاریگەری تورکیا فراوان بۆ لە سووریا، بەڵام ئێران بواری تری دۆزیوەتەوە توانێت کاریگەری تیادا بخاتە ڕوو، ئەتوانێت لە گەرویش ترەوە کە لە نزیک ئەمانە ئەتوانێت کاریگەریەکەی دووبارە بکاتەوە. بۆیە ئەگەر بەراورد بکەین تورکیا بۆ ئەوەی کە هاوسەنگیەک دروست بێت لە کاریگەریەکەیدا ئەبێت حکوومەتێکی جیاواز ببینین. هەموو وڵاتانی کەنداویش ڕۆڵی خۆیان بینی بە شێوەیەک لە شێوەکان، کاریگەری خۆیان خستە ڕوو لە سووریادا، بەڵام هیچی وەکو تورکیا نابێت. زۆر باشە. کاک داود، بۆ سووریا بۆ ڕۆژاوای کوردستان هیچ ئەگەرێک هەیە، هیچ احتیمالێک هەیە کە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل بتوانێت دروستکەل داهاتووە بۆ پێوی کە ئەوترێت ئەمریکا لە ڕۆژهەڵات ناوەڕاستە بۆی کە ئیسرائیل بپارێزێت، مادام تۆ پێویستە بە دۆستایەتی ئەمریکایە پێویستە لەگەڵ ئیسرائیلیش دۆستایەتی هەبێت. هیچ ئەگەرێک هەیە ڕۆژاوای کوردستان داهاتووە بۆ ئاراستەی هەنگاو بنێت لە پێ ناو داهاتوویەکی باشتر بۆ خۆی؟ بقەناعەتی من ji bo dahatûyê ڕۆژاوای کوردستان ئەگەر بەپێی دەستوری سووریا بڕوا ناکەم ڕێگە پێدراو نییە. بەقەناعەتی من ڕۆژاوای کوردستان و کورد لە ڕۆژاوی کوردستان چەند پەیوەندیان باش بکەن لەگەڵ تورکیا باشترە باش بکەن لەگەڵ ئیسرائیل، لەبەر ئەم ناکۆکیەکە لە نێوان ئیسرائیل و تورکیادا هەیە. بەقەناعەتی من ئەبێتە قوربانی ئەو پەیوەندیە، لەبەرەوە باشتر وایە کە کورد زیاتر سیاسەتی خۆی پەیوەندی خۆی لەگەڵ تورکیا باش بکات و ئێمە دەبینن هەر چەندە ئێمە لە ڕۆژاوی کوردستان بەڵام کاریگەری سیاسەتی لە باکووری کوردستان و لە تورکیا کاریگەری ڕاستەخۆ هەیە لەسەر ڕۆژاوی کوردستان و سووریادا و ڕۆلی تورکیا لە سووریادا زۆر گرینگە ئێستا، ینی زۆر لە ئاستێکی زۆر قوڵدایە لەگەڵ حکوومەتی ئێستای شەرعدا، لەبەرەوە هەم لە بواری مەسەلەی قەومیای عەرەبی هەم لە مەسەلەی سووریا بخۆی کە لە سەردەمی پێشدا هەر لە دژی ئیسرائیل بۆ بەکو بەرەی مقاومە. بەقەناعەتی من باشترە کە کورد زیاتر لەگەڵ دەراوسەکانی خۆی پەیوەندی باشتر بکات، باشتر لەگەڵ وڵاتەکانی تر کە هاوسنووری خۆی نییە و ئەو پرۆپاگاندۆ دیعایشکە دەکرێن لەناو سیاسەتی کوردیدا ئەبێ پەیوەندی خۆی لەگەڵ ئیسرائیل بکات و پەیوەندی لە قەناعەتی من ئەوە زیاتر ئەبێ خۆمان لەگەڵ دەراوسەی خۆمان زیاتر ڕێک بخن باشترە کە لە دووری سنووری خۆمان. هەگەر بکردایە ئیسرائیل حتا ئێستا ئەتوانی زۆر شت بکردای بوو کورد، چ لە ڕۆژاوی کوردستان بێت چ لە بەشەکانی توری کوردستان بێت، بەڵام هیچی نەکردووە. یعنی ئەزمونێکی ئەوە سەرکەوتوو نەبووە کە پەیوەندی لەگەڵ کووردا بە ئێمە بتوان بن ئەو بەو شێوەیە تەعامل بکەن. لەبەرەوە زیاتر ئەبێ خۆمان یەکەم لەگەڵ پارچەکانی توری کوردستان لەگەڵ کوردی خۆمان لە ئێنە سیاسیەکان کوردستانیەکان، دومیش لەگەڵ وڵاتانی دەراوسی خۆمان
پەیوەندی باش ئەنجام بدەن و بە پێشکەوتنی پرۆسەی ئاشتی و سیاسی لە تورکیا و باکووری کوردستان باشتر کاریگاری خۆی ڕاستەخۆ لەسەر ڕۆژاوی کوردستان دەکێ بقەناعەتی. زۆر باش. کاک داود لە 5 ساڵ ڕابردووە گرفتێکی گەورە هەبوو بۆ هاوڵاتیانی کورد لە ڕۆژاوی کوردستان. یەکەمیان نەبوونی خزمەتگوزاری بوو، دووەمیان ئەو کێشانەی کە ڕوبەڕۆ بوون، بۆ نمونە سوتاندنی باخزەیتونەکان و هەروەها بوونی ژمارەیەکی زۆر ناوچەی بۆم ڕێژکراو کە بە بەردەوامی کورد دەبووە قوربانی لەو ناوچانە. هیچ کراوە بۆ چارەسەرکردنی و دۆخە؟ یعنی بەقەناعەتی منە ئەم هەنگاوی ئەخیر کە لە ڕۆژاوی کوردستان کران بە تایبەتی گەڕانەوەی خەڵکی عفرین، کوچبەرانی عفرین لە پارێزگای حەسەکە و کوبانی بوو ناوچەی خۆیان کە جارێکی تر دەگەڕێنەوە و ژمارەیەکی زۆر خەڵکی خۆمان چوون بوو ناو ماڵ و ملکی خۆیان و ئێستاش زۆر ینی بەرەو باشی دچێ وەزعکە بەرەو باشی دچێ و ئێمە هیوادارن هەمان ئەو شتەی کە لە عفرینیش بوو ئەبێ لە گرێسپی و سەریکانیش ئێستا کار و خەبات هەیە بۆ ئەو هەردوو ناوچەش جارێکی تر ئارامی و سەقامگیری و جارێکی تر خەڵک بگرێتە ناو سەر و ماڵی خۆیان. ینی بەقەناعەتی من ئەوە وردە وردە دەچێتە بۆری جێبەجێکردن. ئەمە شتێکی باشە. مەسەلەی کوردانی بێڕێگەزنامە کار بۆ ئەوانیش دەکات کار چەندە کومیتان ئەم دروستکران و خەڵکێکیش لێرەشی گەڕایەوەتە چوو خۆیان تۆماریان کرد. ئەمە هەنگاوی باشن. هەر لە بواری پەروەردەشدا بوو زمانی کوردی بخانە ئەوە ئیشی لەسەر دەوێ کاری لەسەر دەوێ ئەبێ ئەوەشی بخنە لەناو بەرنامەی دەستوری سووریادا بۆ ئەوەی خوێندن بە زمانی کوردی لە سووریا بە شێوەیەکی فەرمی باشە. بەڕێز ڤلادیمیر کاتی بەرنامەکە زۆر نەماوە، بەس حەزەکەم کۆتا پرسیار لەگەڵ بەڕێستا باسیەوە بکەم کە کورد ئێستا چۆن سەی داهاتوی خۆی بکات، گرفتە گەورەکان کامانن کە بێت ئیشی سەر بکات بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە شێوازی گشتەکەی، ینی کورد لە تورکیا، کورد لە عێراق، کورد لە سووریا، کورد لە ئێران، ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نوێی کە دێتە ئاراوە کورد چۆن دەتوانێت پێگەی خۆی بەهێز بکاتایە؟ پێم وایە باشتر ڕێگا بۆ کورد ئەوەی کە پێکەوە هەڵ بدەن کار بکەن، ناکۆکیەکانیان نەهێڵن. کورد لە سووریا، عێراق و تورکیا و لە ئێرانیش پێکەوە کار بکەن و چارەسەر بدۆزنەوە و دەوڵەتانی کە تیایدا دەژین ئێمە ئەبین کە پرۆسی ئاشتی لە تورکیا لە ئاراداکە ئەکرێت یارمەتی دەربێت بۆ باردۆخی کوردی عێراقیش، چونکە لە ڕابردوودا شەڕی نێوان تورکیا و پەکە لە ئارادا بوو، پەکە لەناو کوردستانی عێراقدا بوون، بەڵام ئێستا شەڕەوەستاوە. بەمان شێوە دامپێدانانی مافی کورد لە سووریا لەناو دەستوردا گرنگە. ئەمە یارمەتی کورد دەدات کە زیاد بەرەو پێش بچن. بەڵام لە هەمووی زیاتر کورد بۆیان قازان زیاترەکەن کە یەکگرتووە بن لە هەریەک لە وڵاتەکاندا. زۆر زۆر سپاس بەڕێز ڤلادیمیر ڤانڤڵک، ڕۆژنامەنووسی دەوڵەتی لە هۆڵەندا لەگەڵمان بووی. کاک داود زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ ئامادەبوونت. بینرانی بەڕێز سپاس بۆ بەڕێزیشتان کە تا ئێستا بینەر و ئامادە بوون لەگەڵ ئێمە، بە هیوایەوە کە شرۆفەکانمان بەشێک لە زاناریەکانی بەڕێزتان زیاد کات وە وەڵامی کۆمەڵی پرسیاریەوەماندا بێتەوە. تا بەرنامێکی تر بەخوای گەورتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.